لە سێبەری باوەڕدا بەرجی یەکەم نووسینی مامۆستا فەتحوڵڵا گولەن. 6. هەر یەک لە فڕینی مرۆڤ بە جوودباڵی هەست و تێگەیشتن بەرەو حەقیقەتە فراوانەکان و کامەڵبوونی بە بیرکردنەوەی دەرونی و ئاسۆیی و هەوڵدانی بۆ تێگەیشتن لە ناوە پیرۆزەکان و هۆنینەوەی شانەی هەنجوینی ئیمان بە عیرفان و ئیحسان بە گەرد و خانە و مادەی جەستە لێک نادرێتەوە. هەر یەک لە تێگەیشتن لە جوانی بێسنوور و سەرسوڕهێنەری شتان و ڕووداوەکان و تانوپۆکردنیان لە دەستگای جۆڵای مانادا و هەڵسەنگاندنیان لە پێکاتەی نوێدا و گاه فڕین بەرەو ئاسۆی فراوانی ئەو حەقیقەتانەی کە لە کتێبەکاندا جێیان نابێتەوە بە یارمەتی تاکە وشەیەک یان بەڕستەیەک و گەیشتن بە پێکهاتنی نوێ بەهۆی تێڕامانی ئاسۆیی و قوڵبوونەوە لە بیرکردنەوەی نەفسیدا و دۆزینەوەی ئاسۆی تازە و پەیبردن بەو حەقیقەتانەی کە هەستیان پێ دەکرێت و تام دەکرێن لە پاڵ ئەوانەدا کە دەنووسرێن و دەخوێنرێنەوە و هێنانە سەرزاری زات و ناو و سیفەت و بەڕێکەوتن لە جیهانێکەوە و گەشت و سەیرانکردن بە چەندین جیهاندا و هۆنینەوەی شانەی هەنجوینی ئیمان بەو چەپکی عیرفان و ئیحسانەش کە لەم گەشتەدا بەدەست هاتوون. بەڵێ، ئایا هەموو ئەمانە بە چ گەرد و گەردیلەیەک تەفسیر دەکرێن؟ ئەو 1001 دەنگانەی کە گوێبیستیان دەبین و ئەو تام و لەزەتانەی دەیان چێژین و ئەو جوانیانەی سەیریان دەکەین و سیفەتەکانی وەکتاڵ و شیرین و جوان و ناشیرن و خۆش و ناخۆش و هەست و چالاکیە معنەویەکانی وەک خۆشویستن و بەدڵبوون و ڕقلێبوون و بێزلێکردن و ترسان و سڵەمینەوە و دڵخۆشبوون و پەشیمانبوونەوە و جۆشان و خرۆشان، ئایا دەتوانین ئەمانە و هاوچەشنەکانیان بە گەردی لە مردووەکان بسپێرین؟ جاری وا هەیە مرۆڤ دەکەوێتە حاڵەتێکی ڕۆحی واوە کە دنیای سەرڕای فراوانیە بێسنوورەکەی لێ دێتەوە یەک و تەسک و تەنگ دێتە بەرچاوی و هەموو کەسێک و تەنانەت سەرجەمی گەردوون لە بەرچاویدا ڕەنجی ماتەم دەگرن. حاڵەتی ڕۆحی وایشی هەیە کە لە نێو چوار دیواری ماڵەکەیدا هەست بە بەهەش دەکات و خێزانەکەی و منداڵەکانی و دراوسێکانی و تەنانەت هەموو شتێکی لەبیر دەچێتەوە. جاری وایە ئادەمیزاد وەک تۆپ شەقێک لە زەوی دەدات و ئەستێرە و گەلەستێرەکان دەکات بە پلیکانە و بۆ ئاسمانەکان بەرز دەبێتەوە. جاری وایشەیە بە پێچی سەر مێزێک یان بە نیگا و غەمزەیەکی نێو کۆڵانەکان هێندە نزم دەبێتەوە کە هیچ چاڵ و قوڵاییەک پێی ناگاتەوە. ئادەمیزاد دەڕەنجێت و دەگری و بێتاقەت دەبێت و لە ناو ئازار و ژاندا دەتلێتەوە یان دڵخۆش دەبێت و پێدەکەنێت و شاد دەبێت. مرۆڤ گاه بە تەنها دەمێنێتەوە و لە قاوغی قەبڵدا دەخنچێت، گاه دەچێتە مزگەوتێک یاخود کۆڕی دۆستانەوە کە لە باخچەی گوڵان دەچێت. ئەم جارە هەوری دڵتەنجی لەسەر دەڕەوێتەوە و وەکو گوڵ دەکرێتەوە. ئایا دەتوانین ئەم حاڵەتانە بە چی لێک بدەینەوە؟ دیسان بە مادە؟ حەوت. ئایا ئەوە ڕۆحە ماندوو دەبێت یان جەستەیە؟ ئەو ڕۆحەی کە لە ئەنجامی چالاکیەکانی تایبەت بەخۆی و گەشتەکانی و شەقەیباڵی لە جیهانە بەرز و مەزنەکاندا و هاوڕێ لەگەڵ دڵ و سەرجەم لایەنە نەرمونیانە مرۆڤانەکانیدا لە بەردەم خوای خۆیدا لەم حاڵ بۆ ئەو حاڵ دەگۆڕێت. بەڵێ، ڕۆح بەم شتانە ماندوو دەبێت و دوای گەڕانەوەی بۆ جیهانی بینرا و بەهۆی پەیوەندیە نەرمونیانەکانەوە لە بازنە ڕێپێدراوەکاندا ئەم قورسایی و شەکەت بوونە لە خۆی دەردەکات. ئەمە ڕوویەکی بابەتەکەیە، لایەنێکی تری بریتە لەمەی خوارەوە. با بڵین بە درێژایی ڕۆژ 8 بۆ 10 کاتژمێر کارت کرد و ماندوو بوویت. لە ناکاو کەسێک بەپەلە دێت و هەواڵێکی خۆش یان خوا نەخواستە ناخۆشت بۆ دەهێنێت. لەم حاڵەتەدا چی دەکەیت؟ ئایا دەڵێیت بوەستە با تۆزێک پشوو بدەم چونکە ماندووم، یان بە کاریگەری ئەو ڕووداوە لە ناکاوە ماندووبوونی جەستەیی دەخەیتە لاوە و خێرا بەرەو شوێنی ڕووداوەکە دەکەویتە ڕێ؟ بێگومان دووهەمیان دەکەیت. هەنووکە سەرڕای شەکەتی جەستە ئەو شتە چیە و چێیە کە قنج و قید بە پێوە وەستاوە. بەڵێ، جاری وایە مرۆڤ لە بەرامبەر ڕووداوێکی جددیدا 2 بۆ 3 شەو ناخەوێت. بۆ نمونە، ئەگەر هەواڵی هاتنی سوڵتان محەممەدی فاتیح
یان حەزرەتی حەمزەتان بۆ بێت، ماندوێتی یان بێخەوی دەتوانێت زنجیر بدات لە قاچتان؟ داخۆ ئەو شتە چییە کە جەستەی قورس و ماندوو دەخاتە گەڕ و مێشتی شەکەت دەخاتە جۆش و خرۆش؟ 8. مانەوەی سیما و ڕوخسارمان بە نەگۆڕی لە کاتێکدا کە بە بەردەوامی خانەکانمان دەگۆڕێن نیشانەی ئەوەیە کە هەموو کەسێک ڕۆحێکی تایبەت بەخۆی هەیە. لە کاتێکدا کە چەشنی خشتەکانی دیوارێک خانەکانی جەستەمان بە شێوەیەکی بەردەوام لە گۆڕاندان، بۆچی ڕوخسارمان ناگۆڕێت و چاو و برۆ و لوت و دەم و شێوەی بیستنمان بە گوێرەی چ نەخشە و بەرنامەیەک بە نەگۆڕی دەمێنێتەوە؟ هێڵی ئاڵۆزی سەرپەنجەکانمان تەنانەت پاش برین و لێبوونەوەشیان چۆن دەتوانن پارێزگاری لە هەمان مۆدێلی خۆیان بکەن؟ زانایان لە پاڵ ناوازەیی شوێنەواری پەنجەکان لە ناسینەوەی کەسەکاندا ئەمڕۆ دەڵێن چاوی هەموو کەسێک شێوەیەکی تایبەت بەخۆی هەیە و دەستیان کردووە بە بەکارهێنانی چاویش بۆ ئەم مەبەستە. ئایا هەموو ئەمانە دەری ناخەن کە هەموو کەسێک ڕۆحێکی تایبەت بەخۆی هەیە و خوای گەورە بە توانستی خۆی وای لەم ڕۆحە کردووە کە سیما و شێوەی پەنجە و چاوی کەسەکە بپارێزێت؟